بەڕێز مارک کیمیت جێگری پێشووتری یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بۆچی هێزەکانی ئەمریکا لە سووریا دەکشێنەوە؟ کاریگەریەکانی چییە بن؟ کشانەوەی بنکەی ئەلتەنەف کە ئەمریکا پێی وابوو حکوومەتی سووریا ئامادەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو بەشەی سووریا ئەو بەندیخانانە و ئەمریکا بە تەواوی نەکشاوەتەوە، بەڵکو لە ئوردنەوە ئامادەیە چاودێری دۆخەکە دەکا، بۆیە ژیرانەترین بژاردە بوو بۆی کە بچێتە ئوردن و بە گفتوگۆش بوو، بە ڕێککەوتن بوو ئەوەی کە ئێستا ئەمریکایکە پێی وایە بە گوێرەی سیاسەتی ئەمریکا ئەمە شتێکی ژیرانە بووە. باشە بەڕێز مارک، ئەم کشانەوەی ڕۆڵی ئەمریکا لە ناوچەکە کەم ناکاتەوە؟ نەخێر، ئەمە بنکەیەکی بچووک بوو، ڕاستە گرنگە بەڵام بچووک بوو. گرنگ بوو کە ئەوەی کە هەژمونی ئێران لە سووریا هەبوو نەما، ئەو کاتە کشانەی ئەمریکا زۆر کێشە دروست ناکە، چونکە حکوومەتی سووریا بەڵێنی بە ئەمریکا داوە کە وەکو حکوومەتێکی شەرعی کار بۆ سووریایەکی یەکگرتوو بکە. ئەمریکاش ئەم سیاسەتەی هەیە، بۆیە ئەڵێم بڕیارێکی ژیرانە بوو، عاقڵانە بوو. ئێستا ئەمریکا بۆ ئاڕاستەیە کار دەکات. باشە بەڕێز مارک، کشانەوەی هێزەکانی ئەمریکا مەترسی ئەمنی لە سووریا دروست ناکە سەرڕڵدانەوەی داعش، بەهێزبوونەوەی داعش؟ ئەگەر باسی ناوچەکانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتەکەی مەترسی هەبێ، من پێم وانە، بەڵام ئەمریکا ناتوانێت بۆ هەتایە لە وڵاتە بمێنێتەوە، دەبێ هەڵسەنگاندنی خۆی بکە و بەرپرسیارەتیش بخاتە سەرشانی ئەوانەی کە وڵاتی خۆیانە بێبی پارێزن. لەگەڵ مەزلوم عەبدی قسەی کردووە، لەگەڵ فەرماندەی گشتی هەسەدا بەڵێنی پێداوە کە لەو ناوچەیە بمێننەوە، دڵنیا بنەوە لەوەی کە داعش ناگەڕێتەوە جارێک. باشە، کشانەوەی هێزەکانی ئەمریکا استراتیژی نوێی سیاسەتی ئەمریکایە لە ناوچەکە، یان چ پەیوەندێکی بە هاوسەنگی هێز لە ناوچەکەیە هەیە؟ نەخێر، ئەگەر لە بیرمان بێ ئەمە بڕیارێک بوو کە سەرک ترەمپ دای، پێم وابێ 2007 بوو بڕیارەکەیدا. ئەو کاتە پێی وابوو کە نابێ ئێمە سەربازمان لە هەموو شوێنێکی ئەم جیهانە هەبێ. ئێستا ژمارەکەی کەم کردوێتەوە، گۆڕانکاری کردووە، بە تایبەتی دوای کەوتنی ڕژێمەکەی ئەسەد، بەڵام ئەو سەرکێشی کردووە و بڕیاری داوە، هەڵسەنگاندنی خۆیشی کردووە لەم بڕیارەیە کە داوێتی، و قسەی لەگەڵ وەزارەتی بەرگری و حکوومەتی سووریا کردو، بەڵێنیان پێیاوە کە بەڵێ ئەوان ئاسایشی ئەو ناوچانە ئەپارێزن. زۆر باشە. سووریا، حکوومەتی سووریا خۆی ئەتوانێت ئاسایشی سووریا بە تەواوەتی دەستە بەر بکە؟ ئەوە ئەو شتەیە کە ئێمەش ئیشی لەسەرەکەین. ئێمە ئەمانەوێ حازریان بکەین. ئەمریکا هاوکارە بێ بۆ سووریا، هاوکاری ئەمنی و ئاسایشی هەواڵگری پێدەدا، بۆی کە بگاتە ئەو مستەوەیە کە بە تەواوی کۆنتڕۆلی وڵاتەکەی بکە. ئەنجا هەر چۆنێک من ناڵێم کێشە ڕوونادا، بەڵام ئەبێ ئەو کارە بکە حکوومەتی سووریا، چونکە خواستی هەیە، نیازی هەیە. باشە، لە ڕووی هاوکاری سەربازیەوە ئەمریکا هاوکاریانەکەن لە ڕووی پێداویستی سەربازیەوە لە ڕووی چەکەوە؟ ئەمریکا هاوکاری دەداتە سووریا، ئەنجا هاوکاری دارایی بێ، ئابووری بێ، گفتوگۆ دەکرێ، بۆی کە لە ڕووی سەربازیشەوە ئێستا گفتوگۆ دەکرێت چەکی پێ بدە. باشە، گەرانتیە کرێ لە سووریا جارێکی دیکە داعش سەرڕەن لەداتەوە و بەو هەموو جیاوازی کە لە سووریا هەیە ئێستا، یعنی مەترسی داعش لەسەر سووریا نەمێنێ و ڕوبەڕووبوونەوەی داعش هەبێ بەو شێوەیە کە ئەمریکا ئەیەوێ مەترسی لەسەر جیهان دروست دەکەن جارێکی دیکە؟ لەم جیهانەدا هیچ گارانتیەک نییە، دڵنیایی نییە 100% بڵێ دڵنیایی هەیە بۆ هیچ شتێک، بەڵام سیاسەتەکە ڕاستە یان نا، ئەمە ئەکرێ گفتوگۆی لەسەر بکرێت. لەگەڵەوەش سەرۆک ترەمپ پێی وایە کە ئەمریکا
ناتوانێت سەربازی لە هەم گۆشەیەکی ئەم دنیاە هەبێ ئێمە ئەبێ وا بکەین و بڕیار بدەین بۆی کە بزانی سەربازەکانمان لەکوێ پێویستن لەوێ بن ئێمە بەردەوامە بین لەگەڵ کارکردن لەگەڵ حکوومەتی سووریا وەی کە دڵنیا بینەوە لەوەی کە جارێکی دیکە داعش نابێتەوە هەڕەشە وەک بینیمان لە عێراق لە 2012 کاتێک کە سەربازانی ئەمریکا کشانەوە لە عێراق ئەو کاتە بە شوێکی ئاشتیانە بەڵام بینیمان کە دەبوو ئەمریکا بگەڕێتەوە بانگشتی فەرمی ئەمریکا کرا بۆی کە بگەڕێتەوە بۆ لە ناوبردنی داعش با بڵێن لە کوردستان کێشە نەبوو بەڵام کێشەیەکی گەورە و سەرێشەیەک بوو بۆ حکوومەتی فدرال ئەو کاتە بۆیە هەبوونی ئەو هێزانە لە ئوردن ئەبێتە سنتەرێک بۆی کە لە نزیکترین ماوەدا وەکو وەڵامدانەوەی خێرا بگەنە هەر شوێنێک لە ناوچەکە کە ئەگەر مەترسیەک سەر هەڵداتەوە پێویستی کرد ئەمریکا دەستێوەردان بکە بەڵام ئەو بڕیارەی کە لەلایەنە حکوومەتەوە دراوە ئێمە ڕێز لە بڕیاری حکوومەتی سووریا ئەگرین وتویەتی من بەرپرسیارەتی ئاسایشی وڵاتەکەم هەڵەگرم ئاشە بەڕێز مارک ئەی پەیوەندیەکانی ئەمریکا و کورد لە وڵاتە لە داهاتووی وڵاتەیە چۆنە بێ ئەنی ئایا وەکو هاوپەیمانێک و پارێزەرێک بۆ مافەکانی کورد ئەمێنێتەوە ئەمریکا وەک خۆتەزانی کە هەندێک جوڵە هەیە لە ناو کۆنگرێز و هەبوو ئێستش هەیە بۆ دڵنیابوونەوە لەوەی کە کورد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئاپارێزرێن و وەکو کەمینەکانی دیکەش پێکاتەکانی دیکە ئەمە بەرپرسیارەتیەکی مۆراڵی ئەخلاقیە کە سەرۆک خستوێتە سەرشانی خۆی و دەبێ مافەکانی مرۆڤ پێشێل نەکرێن و نابێ پێکاتەکان سەرکوت بکرێت ئەمریکا بە دڵنیایە و سزای ئەو کەسانە دەدات هەر کەسێک حکوومەتەکەی شەرع و شەرعیش سزا ئەدات ئەگەر کارێکی لەو شێوەیە بکە واتە پێکاتەکان بچەوسێنرێتەوە بۆیە بە دڵنیاییەوە ئەمریکا پاڵپشتی ئەمریکاکە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا و بە دڵنیاییەوە لە هەیکەلیەتی داهاتووی سەربازی سووریا وەزارەتی بەرگری هەسەدە جێیەگرێتەوە و جێ ئەکرێتەوە و مافیشی پێدرێت ئاشە بەڕێز مارک ینی پێتان وایە ئەمریکا ئەیوێت کورد کاریگەری کورد یاخود ڕۆڵی کورد لە حکوومەتی داهاتووی سووریا چۆن بێ سەربازی بێ یا سیاسی و حکومڕانی بێ جارێکی دیکە ئێڵێمەوە سیاسەتی ئەمریکا ئێمە پێم وایە وەکو سیاسەتێکی جیاوازە من وتم ئەم بڕیارە قابلی مناقەشەیە بەڵام ئەو سیاسەتەی کە ئێستا هەیە لەم ئیدارەیە لە سیستمێکی فیدراڵی نابێ هەبێ لە سووریا بەڵام بەدڵنیاییەوە خۆبەڕێوبەری ئەبێ بۆیە سیاسەتی ئەمریکا لەم کاتەدا ئەوەیە کە کورد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەو دەسەڵات و نوێنەرایەتیان نابێت کە ئەو ئۆتۆنۆمیان نابێت کە لە کورد لە عێراق لە باشوور هەیەی هەرێمی کوردستانی عێراق بە دڵنیاییەوە نابێتە مۆدێلێک بۆ بەشەکەی کوردستان لە سووریا لە واشنگتنەوە بەڕێز مارک کیمیت جێگری پێشووتری یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سوپاس بامەتەبوونی بەڕێستان بەڕێز مارک بەخێر بێت